بەڵێ ئەگەر هەر لە ناو نیشانەکەەوە بچینە ناو لێکۆڵینەوەکە و بواری لێکۆڵینەوەکە سەرەتا مەبەستمان لە دوو ئاستی بەکارهێنانی زمانە زمان لەسەر ئاستی بەکارهێنانی عەوام کە فۆلکلۆر و ئەدەبی میلی و پەندی پێشینانیش لەگەڵیا لەگەڵ زمانی خەواس کە شاعیرانی هونەرمەند و با بڵێن وەکو نالی و سالم و گۆران و ئەمانیان دوو ئاستی بەکارهێنانی زمانە. زمانی پەندی پێشینان بەوە ناسراوە کە زمانێکی سادەیە لە ئاستی گفتوگۆی ڕۆژانەی خەڵکا بووە لەو کەس و سنوور و قۆناغە مێژوویی کە پەندەکەی تیا لەدایک بووە. هەرچی ڕەوانبێژیە لێرە من ڕەوانبێژیم لە باسەکە بە چەمکە نوێەکەی ڕەوانبێژی بەکارهێناوە واتە ڕەوانبێژی نوێ. ڕەوانبێژی نوێش لە کۆتایی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20ەمە بریتی بوو لە سەر لە نوێ خوێندنەوەی ڕەوانبێژیە کۆنەکەی لای ئەرستۆ لای یۆنانیەکان و لای ڕۆمانیەکان لەژێر تیشتی زانستی زمانی نوێدا بۆ خۆی تازەکردنەوەی ڕەوانبێژی بوو چونکە لای ئەوروپیەکان ڕەوانبێژی بە شێوەیەکی لێ هاتووە کە خۆی لە خۆی ئەخواتەوە گەشەی نەکردووە خۆی ئەجوێتەوە. جا زانستی زمانی نوێ واتە عیلمی لوغەی نوێ یارمەتی دەرێک بوو بۆ سەر لە نوێ خوێندنەوەی ڕەوانبێژی. لەناو ئەم ڕەوانبێژیە کۆمەڵە تیۆری نوێ دروست بوو. یەکێک لە تیۆرە نوێەکان کە تیۆری کێڵگە واتاییەکانە. من بەپێی ئەو تیۆرە کێڵگە واتاییەکان هات ئەمەوێ دەقی پەندی پێشینان چێ وەک چنینی زمانی چ وەک چنینی واتایی شی بکەمەوە و قسەی لەسەر بکەم. بۆچی؟ چونکە ئەوەی تا ئێستا کراوە زیاتر قسەکردنە لەسەر پەند لە ڕووی ڕاوەکردنەوە لە ڕووی واتە گشتەکەیەوە ئەو مەبەستەی کە گەیاندوێتی، بەڵام کارێکی وا نەکراوە لە ڕووی تەکنیکەوە چۆن دەق بەرهەمێنراوە، چۆن بنیاد نراوە، چۆن چنراوە. لای عەرەبەکان بۆ نمونە کاتێک کە دەیانەوێت قسە لەسەر تەکنیکی پەندی پێشینان یا قسەی نەستەق بکەن ئەگەڕێنەوە بۆ بنەما ڕەوانبێژیە کۆنەکە قسە لەسەر لێک چواندن و خواستن و یعنی مەجاز بە گشتیەکەن. بەڵام من ئەمەوێ ئەوە تێپەڕێنم، یعنی چونکە ئەو جۆرە لێکدانەوەیە بەپی بنەما کۆنەکانی ڕەوانبێژی کە خوازەیە بەو شێوەی لە ڕەوانبێژی کۆنە دیاری کراوە یا لێک چواندنە تەشبیهە یا ئیستیعارەیە. ئەو جۆرە لێکدانەوەیە سوود ناگەێنێ، وەڵاممان نایەتەوە بە شێوەیەکی زانستانە کە دەقی پەندی پێشینان چۆن چنراوە، چنینەکەی ئاکامی چ جۆرە بیرکردنەوەیەک بووە. لێکدانەوەکان بەم شێوەیە ئەمان ئەنجامێکمانەیە ئەخەنە بەردەست. ئەنجامەکەشەوەیە کە پەندی پێشینان بۆ خۆی بوارێکی زۆر گرنگی دەوڵەمەندکردنی زمانەکەیە، لە هەمان کاتە پارێزگاریکردنی زمانەکەیە لە فەوتان. گەیشتومەتە ئەو بڕوایەش کە لە ئەنجامی لێکۆڵینەوەکە کە بەداخەوە شاعیرانی کلاسیکی ئێمە، شاعیرانی نوێی ئێمە، شاعیرانی ئێستای ئێمە سوودیان لەو فەرهەنگەی پەندی پێشینان لەو وێنانەی پەندی پێشینان نەبینیوە.
بۆیە لێکۆڵینەوە و با بڵێن پیشاندانی وێنەکان بە تێڕوانینێکی نوێ بە ڕێبازێکی نوێ نەک بە بەلاغە کۆنەکە ئەمانگەێنێتە ئەو ڕاستەی کە پەندی پێشینان کێڵگەیەکی گەورەی هونەریە کە دەکرێ شاعران سوودی تەواویان لێبینایە بۆ بنیاتیان ئەوە جیایە ئەوەیان تەوزیفکردنی پەندە لە شێعرە بەڵام خودی وەرگرتنی وێنەکان بۆ نمونە من دوێنێ لە چاوپێککەوتنێکی کورساتە ئەوەم وتم یەکێک لە شاعیرەکان دەقێکمان هەیە شکری فەزلیە ئیشکە ڕووی لە هەورازە ئێستا سەرە و لێژی نەکەی چاکە بیری وردیشی ئەوێ هەر بە دوعا و نوێژی نەکەی جێرە شێوێنێکە کای کۆنی بە بادالەکنت چاکە هەلێ خوڕی سەیری دەم و کاوێژی نەکەی سەرجەمی دەقەکە هەڵێنجراوە لە ئەو وێنانی کە لە پەندی پێشینانە ئەو هێزەیاوە بەو دەقە کە بە دەقێکی زیندوو لە ئەدەبی کوردیا بمێنێتەوە جا ئیشەڵا کە باسەکەشم پێشکەش کرد وردەکارێکی لە باسەکە زیاتر دەرەکەوێ بە نمونەوە.